بەشی زۆری سکاڵای لایەنە سیاسیەکان لەسەر پرۆسەی هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان گەیشتووە بە ئەنجومەنی کۆمیسیارانی هەرێم. لێژنەیەکی باڵای 5 کەسیش بۆ وردبینی لەسەر سکاڵەکان لە کۆمیسیۆن پێکێنراوە. ئاوکات ئەگەری زۆرە بەهۆی سکاڵەکانەوە ئەنجامی هەڵبژاردن گۆڕانکاری بەسەردا بێت. ئەو ستافێکە لە ئەنجومەنی کۆمیسیاران دیاری کراوە بۆ دۆداچوونی جددی لەسەر سکاڵەکان و ئەو سندوقانەی کە قردێلی سووری لەسرە. ئێمە ئەو پێنجەندامی ئەنجومەن بەڵێنمانداوە کە زۆر بە ڕازگۆیی و زۆر بە ئەمانەتەوە کارەکانمان بکەین و بێگومان ینی کارکردن لەسەر ئەو ئەنجامی ئەو سندوقانە کاریگەری دەبێت لەسەر گۆڕین نێتائیجی بەشێک لە قاوەرە سیاسیەکان و تەنانەت پاڵەوراوانیش بەلای مە گرنگێکە و بەو شێوە وەکو ئاماژان پێکرد کە بەداچوونی جددی بکرێ. هەروەها سەبارەت بە سکاڵەکانی ژەمە دیارە ئەوڕۆ لیژنەی باڵای سکاڵا لە ئەنجومەنی کۆمیسیاران کە 5 کۆمیسیار پێکاتوە لەگەڵ لیژنەیەکی خواردتر کە هاوکاری ئێمن هەردوو لیژنەکە بێک و هەم کۆبنەوە بکە هەم دەستکەین بە وردبینیکردن لەو سکاڵانی کە هاتووە. 225 سندوق بەهۆی هەبوونی زۆری سکاڵا لەسەری قردێلەی سووری لێدراوە، بەڵام تا ئێستا و سندوقانە لە سنووری سلێمانی و هەولێر نەگەیشتونەتە ئۆفیسی نیشتیمانی. بۆیە پێدەچێت ئەنجومەنی کۆمیسیاران ڕێکاری یاسایی تون بەرامبەر بە بەرپرسانی کۆمیسیۆن لەو دوو شارە بگرێتە بەر. داوامان کردوکە لە نزیکترین کاتدا ئەو سندوقانە برێنن چونکە بەڕای ئەنجومەنی کۆمیسیارانە و مەسئولەتی دواکەوتنی من حەزەکەم ئەوە بڵم مەسئولەتی دواکەوتنی و هەر گۆڕانکارێک لەسەر ئەو سندوقانە بێ و هەر ئەگەرێک کە دروست بێ بەرپرسی ئەو ئۆفیسە و سافی ئەوەی کە لە ئەگەری دواخستندا دەکەوێت سەر ئەسویان چونکە وەکو باسکەم مەسئولەتێکی گەورەیە و بەتایبەت سندوقی قردێلە سوور یعنی لەخۆوە ئەو قردێلە نەدراوە لەوانەیە گومانێکی زۆر هەبێت لەسەر نەتائیجی کە لەناو سندوقەدا یان کۆمەڵ بەڵگە هەبێت کە وەکو پێویستی ئیجراتەکان نەکراوە. بۆیە من لێرە جەخت دەکەمەوە کە بە زووترین کات بگات ئێرە ئەگینە ئۆفیسی نیشتیمانی و ئەنجومەنی کۆمیسیاران لەوانەیە بڕیارێکی تر بدا دەربارەی ئۆفیسان ئەگەر لە ئەگەری کەم تەرخەمی. تا ئێستا لە 185 دەنگەکان لە کۆمیسیۆن جیا کراونەتەوە و بەشێک لە کۆمیسیارەکان لە کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی بڕیاریان داوە زۆر بەجددی کار بکەن بۆ پوچەلکردنەوەی ئەو دەنگانەی کە بە نایاسایی دراون. هاوکات نەتەوە یەکگرتوەکان و ژمارەی ڕێکخراوی جیهانی و ئەمریکا و بەریتانیا بەچڕی چاودێری پرۆسەی جیاکردنەوەی دەنگەکان دەکەن و چاوەڕوانی ڕاگەاندنی ئەنجامی بەرایینە لە کاتی خۆیدا. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.